بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هۆشداری داد لە مەترسیەکانی سەرهەرێمی کوردستان و ڕای دەگەنێت ئەگەر بڕیارێک زیانی زیاتر بێت لە قازانج بڕیارەکە بکەوێت باشترە نە کەرێمەکەمان بکەوێت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکاتەوە زەمینەی ناوخۆیی و هەرێمایەتی و نێوڵەتی بۆ پرسی ڕیفراندۆم دەستەبەر نەکراوە. بە میواندەرێک لە بەڕێزان مەحموود ڕەزامی ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی، هەروەها ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ لە لەندەن باس لە پرسی ڕیفراندۆم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەبین. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هۆشداری دەدات لەبارەی مەترسیەکانی سەرهەرێمی کوردستان و ڕای دەگەێنێت ئەگەر بڕیارێک زیانی زیاتر بێت لە قازانج بڕیارەکە بکەوێت باشترە نەک هەرێمەکەمان بکەوێت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەخت لەوەش دەکاتەوە ڕیفراندۆم زەمینە سازی نێوخۆی و هەرێمایەتی و نێودەوڵەتی بۆ نەکراوە. ئینشاڵڵا ئەم هەرێمەی ئێمە دوجار ئەوانەی کە بڕیار بەدەستن چاو دەگێڕنەوە بە هەر بڕیارێک کە بزانن زەمینەی گونجاو نییە ناشەست پێ کوردەواری دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ. قسەیە کە بزانی جێ ناگرێ بڕیارێک کە دەزانی جێ ناگرێ زەرەری لە قازانجی زیاترە بڕیارەکە بکەوێ باشتر نەک هەرێمەکەمان بکەوێت. ئێمە تێبینیمان لەسەر ئەوە هەیە کە ئەو ڕیفراندۆمەی کە دەویستری ئەنجام بدرێ هەلومەرجی نێوخۆیی بۆ ئامادە نەکراوە. نێوخۆی چی وەکو هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی و چ نێوخۆی واتە لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا و هەروەها هەلومەرجی ئیقلیمی بۆ ئامادە نەکراوە و هەلومەرجی نێودەوڵەتیشی بۆ ئامادە نەکراوە. بۆیە ئێمە مەترسی ئەوەمان هەیە کە بە حساب دەمانوێت هەرێمەکەمان بکەینە دەوڵەت. وەکو من لە نووسینێکدا گوت بووم دەترسم کە وەکو کابرامان لێبێ کە بۆ ڕوشی چۆ بوو سمێڵیشی لەسەردانان. هەلومەرجی هەرێمایەتی و نێودەوڵەتی بێمە ناڕەخسێندرێ، خۆی نێوخۆمان بێمە دەڕەخسێندرا. خۆ دەگونجا ئەو هەموو ملیارانەی کە بە هەدەر دراون هێندێکیان لێبێنینەوە، خۆ دەگونجا خەڵک هێندە بێزار و نائومێد نەکرێ، خۆ دەگونجا دامەزراوەکان وا پەک نەخەین، خۆ دەگونجا بەو شێوە یاسا پێشێل نەکرێت، دەگونجا کە ئەو دوو ئیدارەیە نەهێڵدرێت، دەگونجا کە ئێمە یەک سوپای یەکگرتومان هەبێ، یەک پۆلیسی یەکگرتو، یەک ئاسایش و یەک هەواڵگیری یەکگرتو، هەمووی دابەشە. زۆر جار گوتومە هەنگاونانێک شوێن پێی خۆت نەبینی ڕەنگە هەڵدێرانی بەدووادا بێ. ئێمە ترسی هەڵدێرانەکەمان هێگەنا لەگەڵ هەر هەنگاوێکین بەرەو سەر بەخۆیی. لەبارەی دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستانیش ئەمیری کۆمەڵ ئەوە دەخاتە ڕوو ئەوەی ڕوویدا کاراکردنەوەی پەرلەمان نییە و جارێکی دیکە پەخستنی پەرلەمانی کوردستانە. کاتی خۆی دەمانگوت پەرلەمان ئاسایی بکرێتەوە دەوری خۆی ببینێ، بەڵام ئێستا دەویسترێ پەرلەمان بڕیارێک ڕەشەرخاو بڕیارێک بشەرعێنێ کە لەلایەن لیژنێکەوە لەلایەن ئەنجومەنێکی حیزبیەوە دراوە. ئێمە پێمان وایە ئەوە حاڵەتێکی تەندروست نییە و ئەو پێ ناگوترێ ئاساییکردنەوەی پەرلەمان، ئەوە نائاساییکردنی پەرلەمانە و ئەوە جارێکە پەکخستنی پەرلەمانە. ئەگەر بمانەوێت پەرلەمان کاری خۆی بکە نابێ شتی بۆ دیاریکەی دەبێت فڵان شتە بڵێ، تەنانەت ڕێگە بە ئەندامانی پەرلەمان نەدراوە کە موناقەشەی بابەتەکەش بکەن، هەر گوتوانە دەی دەبێت دەنگی لەسەر بدەن. سەبارەت بە دۆخی نێوخۆی هەرێم و چۆنێتی ئیدارەدانی حکومڕانی هەرێم، مامۆستا عەلی باپیر دەڵێت ئەم جۆرە لە ئیدارەدانە بەرەو تونێلێکی تاریک دەمان بات. دڵنیام کە ئەگەر ئەم وڵاتە بەو شێوەی کە ئێستا دراوەتە بەر بڕوا، هەز دەکەم کە ئێمە بەرەو تونێڵێکی تاریک یا بەرەو هەڵدێرێک هەنگاو دەنێین و ئێمە قسەی خۆشمان لە خەڵک نەشاردۆتەوە، چ لە کۆبوونەوەی تایبەت کە ئێمە لەگەڵ برادرانی پارتیوێچێتی دانیشتین، کۆبوونەوەی سێ قۆڵیمان کرد لە ڕۆژانی ڕابردوودا، و چ لە چاوپێکەوتن لە بۆنەی گشتی قسەی دڵی خۆمانمان کردووە کە ئێمە لەوە گەڕێکە تێبینیمان هەیە لەسەر 26 ساڵی ڕابردووی شێوەی حکومڕانی ئەو دوو حیزبە کە ئەم وڵاتیان
بەو شێوە لێ کردووە کە بە بۆچوونی من شەق و پەقیان کردووە و حاڵێکی خراپیان بەسەر ئەم وڵاتە هێناوە سەرەت و سامانێکی زۆریان بە هەدەرداوە نەیان هێشتوە هیچ دامەزراوەیەکی ساغ و سەلامەتمان هەبێ و یاسا پێشێل کراوە و مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بە پێوەەر نەگیراوە لە مامەڵەدا لەگەڵ خەڵکدا ئینتیمای حیزبی و ئینتیمای خێڵ و عەشرەت و دەڤەر و شار زاڵ کراوە بەسەر مرۆڤ بوون و هاوڵاتی بووندا لە دوانەکانی ئەمیری کۆمەڵ لە کاتێکدا هەرێمی کوردستان لە وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتە و زەمینە سازیە و تۆش بۆ پرسەکە نەکراوە و وەفدی وڵاتانی دەرەوەش لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ بەرپرسانی هەرێم هۆشداریان داوە لە دروستبوونی مەترسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و لە دەستدانی ئەو ناوچانە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک محمود بەخێر بێن ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە باز لە مەترسیەکان بکەن حەزەکەم سەرنجی بەڕێز بدەم سەبارەت بەو بڕیارانەی کە لە پەرلەمانی عێراقەوە و لە دادگای فدرالیەوە سەبارەت بە ڕیفراندۆم دەرچوون و ئەم بڕیارانە چ کاریگەریشیان دەبێت. زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ تەلەڤیزیۆنەکەەوە ڕێز و سڵام بۆ بینەرەکانتان سەرەتا پێم باشە دەستخۆشی لە جەنابی بەڕێز مامۆستا عەلی باپیر بکەم بۆ ئەو خیتابەی کە ئەو بەشێک لە خیتابەکەی کە لە راپۆرتەکە گوێم لێبوو بەزەوە دە قسانە هەمویان ڕاستنەوە قسەیەکی زۆر جوانی کرد ئەڵێ لە جاتیەوەی بڕیارەکە لە جاتیەوەی هەرێمەکەمان بکەوێت بڕیارەکە بکەوێت ئەم قسەیەکی زۆر حسابیە لە ڕاستیە بەڵام ئەمە قسەیەکی مانتەقیە لەگەڵ ئەو ئینسانانە ناخوا کە بە نامەنتەقی بیرەکەنەوە بێژگە لە بەژەوەندی تایبەتی خۆیان هیچی کە نابینن ئەوان لە ڕاستیە ترسان کە خۆیان بە تەنها بکەون لەبەر ئەوە ئەیانەوێ هەرێمەکەمان ڕاکێشن لەگەڵ خۆیانە بیخن بۆ ئەوی بە تەنیا نەکەون هەمومان بکەوین ئەو قسانە زۆر جوانن بەڵام لەگەڵ خەڵکێکە ئەکرێکە وەری بگرێەوە داخەوە ئەوانەی کە ئەم کارە ساتانەیان خۆڵقانەوە لە 26 ساڵی ڕابردوو ئەم قسانە ناچێت بە جوان بەرژەوەندەکانی خۆیان لەکوێ ئەوان بەس ئەوانە ئەبینن هیچ بەرژەوەندی گشتی و هی نیشتیمان و هۆی نەتەوە و ئەوانە شیعاراتن بەکارەهێنن وەکو هەر سلعەیەکی کە لە بازاڕە کڕین و فرۆشتنی پێوەکرێ کڕین و فرۆشتن بە خطابی نەتەوەی و بە دەوڵەت و بە نیشتیمان و بە میلەت و بە هەموویەوە کرێ سەبارەت بە هەنگاوانەی حکوومەتی عێراق تەنیا و بڕیارە نییە ئەمە بڕیارێکە لە ڕاستیە بڕیارێکی قەزایی نییە ئەمە پێوترێ بڕیاری قەرارێکی ویلاییە طبعا بەڵام قووەتی هەیە زیاتر لە هی نەچێ ینی لە قوەی قەزایی ئیداری ئەچێتاوەکو هی جینایی ئەمە پێویستی بەوە نییە لەم جۆرە بڕیارانە پێویستی بەوە نییە هینە داواکرا و داوا لێکرا و بچنە ڕوو تاوەکو هەروو لایەن محامیان هەبێ ئەم شتانە ئەمانەی هیچ پێویست نییە ئەمە هەموو کەسێک دەتوانێت مؤسسەیەک بێ یا کەسێکی مەسئول بڵێ وەزعێکی وا هەیە داوا لە محکەمە ئیتیحادیەکە ڕێی خۆی دەربڕێ بە یەک کۆبوونەوە بە خێرایی ئەتوانن بڕیار بدەن بەڵام سیفەتێکی باشی ئەم بڕیارە ئەوەیە کە ئەم بڕیارە طبعا قابلی تانە لێدان وشتیوان نییە بەڵام وەختێک هەلومەرجەکە کە ڕۆشت هەلومەرجەکە بۆ نمونەوان ئەڵێن ئیستیفتا نەکرێ کە ئیستیفتا نەکرا ئیتر ئەم بڕیارەی ئەمڕۆ قووەتی قانونی نامێنێ ینی بڕیارەکەی تری نامێنێت چکە بۆ شتێک دەرچووە کە نەکرێ کە نەکرا ئیتر تەبعەتی تری قانونی نییە بەڵام ئەمە لە هەنگاوی زیرەکانەی حکوومەتی ئیتیحادیە بۆ بەتاڵکردنەوەی ئەنجامی ڕێفراندۆکە بە هەر چەوەیەک بێ هەموو ئیجاعاتانی حکوومەتی ئیتیحادی کردوێتی هەموو هێزێکی قانونی لە هەرێم سەنۆتەوە کە پشتی پێ بەستێ ڕۆژێ لە ڕۆژان بۆ ئیستیفتایە ئەم ئیستیفتایە لە ڕاستیە بۆ دیدگای من ئەمە لە هی نەچێ لە مەمکەمژە و لە شەقشەقێنەی مناڵە چێ کە مناڵەکە وڕکە گرێ یا برسیەتی دایکەکە نایپەژێ ئیشێکی هەیە تا شیری باتێ بەمکەمژەیەگە خاتە دەمی بۆ ئەو ژیری بکاتەوە یا ورچی گرتووە و شەقشەقەیەکە داچە خاوەنی پرۆژێ ڕێفراندۆم ورچی گرتووە لە شتێک کە ئەو شتە ئەوێ لە تاریخێکی دوور و درێژی هەیە پڕێتی لە پەڵەی ڕەش و ناشرین و ئەوانە هاتووە بە ئیستیفتا کۆمەڵی شت بێنێتە دی مێژووی خۆی پاک بکاتەوە
ئەو هەموو ناقانونیەی لە ماوەی 13 ساڵی ڕابردووە کە 2 جار بە شەرعی و سەرۆکی هەرێم بووە، جارێک 2 ساڵی بە ناشەرعی بۆ درێژ کراوەتەوە، جارێکیش بە ئینقلاب 2 ساڵی تری بۆ خۆی درێژ کردوتەوە. ئەوە ڕفراندۆمی بە ناشەرعی ڕاگەیاندووە، هەموو ئیجاعەتەکانی ناقانونین، هەموو ئەمانە ئەیانەوە طبعاً شکستی 26 ساڵی حکومڕانی دزی و تاڵانی نەوت و گەندەڵی و ئەو نائارامی لە کوردستانە دروستیان کردووە تەونی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردەواریان لەبەر یەک هەڵۆشانەوە. ئەوێ بە هەموو ئەو فەشە لە ئەو خەونانەی ئەیبینی بە داعش هاتۆتە بۆ بە دراوسێ و لە پەنای داعشا کۆمەڵی دەستکەوتی دەستکەوێ بە تەما بوو لە ڕێگەی تورکیاوە پەیەدە و پەکەکە و ئەوانە لە ناو بەرێدە و ڕوبەری خۆی کۆکاتە وەلحاصڵ کۆمەڵی خەونی زەردوسووری هەبوون، هەمویان زڕان هاتووە بەم ڕفراندۆمە خۆی ژیر کاتەوە ئەوێت، بەڵام بۆ ئەوەی بەتەنیا زەرەکە خۆی نەیە ئەوێ هەمومان بەرێ بناو بۆ ناو ئەو کارەساتە. ئەو هەنگاوانەی حکوومەتی ئیتیحادی ئەمڕۆکە خیتابی ئەخیری سەرۆک وەزیران بڕیارە وەلاییەکەی محکەمەی ئیتیحادی لەگەڵ بڕیارەکەی پەرلەمانی ئیتیحادی و لەگەڵ ئەو پشتیوانیە ناودەوڵەتی بۆ حکوومەتی ئیتیحادی هەیە، هەموو ئەمانە لە ئێستەوە ئەنجامی هینەکەیان ڕفراندۆمەکان هەڵۆشاندوێتەوە. ئیتر بۆ ئەگەر بیکەن ئەمانە سوور بوون لەسەری بیکەن پارەی ئەم میلەتەی ئێمە بە خۆڕایی بە تەخشان و پاخشە بە فیڕۆی ئەدەن سەیری کەرنەڤاڵەکانی کە پارەی من و تۆیە لەو کەرنەڤاڵانەیە هەمووی خەرجەکە بە هەموو مەسرفەی کەتیا ئەکرێ لە دەرەوەی وڵات خەڵکە کڕن کەرنەڤاڵ لە دەرەوەی وڵات بە پارەی میلەتی ئێمە ئەکەن بۆ پیرۆزکردنی کەسێک بۆ پیرۆزکردنی بنەماڵەیەکی دیاریکراو. لە ڕاستیە ئیتر ئەم ڕفراندۆمە وەکو مەمکەمژە و شەقشەقەکەی ژێرکردنی مناڵی لێ هاتووە ئەگەر بکرێت. سپاس دەکەم دۆتەگەرم بۆ لای بەڕێز دەگەر بچینە لەندەن لای مامۆستا ئیبراهیم. مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئێستا خۆتان دەزانن داواکاریەکی زۆری نێودوڵەتی هەیە بۆ دواخستنی ڕفراندۆم و ئەمڕۆژ وەزیری بەرگری بەریتانیا هاتوتە هەرێم و لەگەڵ بارزانی کۆبەتەوە دووبارەویش داوای دواخستنی ڕفراندۆمی کردووە. بە بۆ چوونیەوە ئەم داواکاریەی کۆمەڵگەی نێودوڵەتی بۆ دواخستنی ڕفراندۆم پەیوەندی بە چیەوەیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانەکەتان و هەروە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڕاستی ئەوەی کە باسی کرد بەڕێزت سەبارەت بە شاری دەرەکی و ئەو شارانە کە دەکرێت بۆی کەوا کورد لەم برارەی خۆی پشتیوان بەتەوە بەتایبەتی و حیزبانی کە بڕیارەندا و ڕفراندۆم بکەنە 25 ژینۆدا. سەرەتا ئەمێ بڵێم ڕفراندۆم وەکو بنەما وەکو مەبادی ئەمە مافی هەموونەتەوەیە کە بەتایبەتی گەلی کورد کە 100 ساڵە خوێنەدا دەریای خوێنیدا و 100 ساڵە خەبا دەکات بۆی کەوا سەربەخۆ بێت لە هەر کات و ساتێکا بێ ئێمە ئەتوانین ڕفراندۆم بکەین و ڕفراندۆم مافێکی ئێمەوە دەوڵەتبوونی ئێمە شتێک نییە کە جەریمەیەک بێ، ڕاستی شتێکە کە خەڵکی دەبێت وەکو هەدەفێکی عولیا سەریکا و بۆەوەی کەوا دەبینین هەروایشە. بەڵام بۆی کەوا ئایا میکانیزمەکانی ئێستا ئەوە ڕفراندۆمەکە ئێستا لە 25 ژینۆ بڕارە بکرێ چۆنەوە فشار نێودوڵەتەکان چۆنە مەقسە لەسەر و بابەتە دەکەم. بەڕاستی ئەمە جێگەی هەڵوەسە لەسەرکردنە. من خۆم لە دوای 2003 تاکو 2014 دیراسی دکتۆراکەم بەشی پێوەست بووی کە ئایا ڕۆڵی ئەمریکا چۆن وەڵی عێراقەوە، ئایا ڕۆڵی ئەمریکا چ گرنگێکی هەیە لە پرۆسی سیاسی لە عێراقا. من ئەمەوەیەک خاڵ بەبیری هەموو ئەو پێشەوەی وڕۆ مەسەرەوەی کە ئایا هێزەکان چەندێک کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کەەوە ئایا ڕفراندۆم بکرێ یان نەکرێ و ئایا ساتون تەسەخر بە چ جۆرێک هاتوونە سەرخەت. لە دوای 2003 وڵاتی گردوەکانی ئەمریکا و بەریتانیا کە هاتن عێراقیان بۆ شێوازە داگیر کرد لە بەبێ بۆ شێوازی کە بینیمان و هەروە حاصلان قسەیان لابرد کە ئەگەر ئەوان نەبوو کورد نەبوو عەرەب نەبوو دەوڵەتانی ناوچەکەش لانە دەچوو. ئەمە گرنگی تایبەتی خۆی هەبوو بۆ نەتەوەی کورد و پرۆسەکە وڵاتە پێشەوە. پاشان بۆ قۆناغانەی تریش بە هەمان شێوە ئەو مافانەی کە کورد لە ناو دەستوورا چەسپاندی و بۆ نووسراوانە و هەروەها ئەو پرۆسانێتی کە لە دوای لە دروستکردنی حکومەتەکان و لەو شێوازانە وڵاتی گردوەکانی ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبوو لەوەی کەوا کورد پێگەیەکی هەبێت لە ناو عێراقا و لە ناو دەوڵەتی عێراقیە. پرسیارەکە ئەوەیە باشە دوای ئەوەی ئەمریکا و کاریگەری هەیە لە عێراقی داگیر کردووە بۆ مەرانی سیاسی خۆی و بۆ ئەوەی کەوا ناوچەکە شتێکی نێبێنێتە ئایا ئێستا لێ دەگەڕێت عێراق بۆ ئاراستەی بڕوا کە خەڵکی تر
ئاڕاستەکەی دیاری بکەن یا ئەوەیە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا خۆی دەوێت. ئێستا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یەک خاڵی بەلاوە گرنگە کە ئەم حکوومەتی عەبادی بەردەوامە بۆ 4 ساڵی تر و هەر شتێک ڕێگری بکان لەم پرۆسەیە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت بەڕاستی ئەوان ڕێگرن لە بەردەمیە. مناڵم وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئێستا دژی دەوڵەتبوونی کوردن، بەڵام لە هەمان کاتدا استراتیژی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ئێستادا دەوڵەتبوونی کوردی تێدا نییە. بۆیە ئێستا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕێگەی نوێنەرەکەی خۆی بۆ شەڕی داعش و هەروەها بەریتانیا و وڵاتی یەکگرتوەکان هەمووان هاتوونە لەسەرەوەی کە دەڵێن هاتوونەتە سەر خەت بۆ یەک خاڵ کە دەڵێن ئێمە دژی ئەم ڕێفراندۆمەیە کە دەکرێت لە 25 نوێدا و ئەگەر بکرێمە پشتگیری ناکەین. ئەمە بۆ خۆی مەسیجێکی زۆر واضحە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتە زێدهێزەکان لەم پرۆسەی سیاسی کە عێراق دەستی کە کوردستان دەستی تێ بردووە ڕاستی پشتگیر نین و ئەمەش کەم نییە. ئێمە لە سەرەتاوە باسم کرد لە دوای 2023 و لە دوای 1990 کە ڕاپەڕین کراوە هەتاوەکو ئێستا ئێمە لە دوای بڕیاری ئەنجومەنی ئاسایی 1970 و هەروەها لە کۆتایی هاتنی شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی و لە واشنگتن اتفاقیان کردووە ئەم وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کردوێتی و هەروەها بینە سەرەوەی کە داعش لە 2014 هاتە سنووری مەخمور و هەولێر ئەگەر تارەکانی ئەمریکانە بووایە بەڕاستی نە هەولێر و ناوچە کوردستانەکان دەپارێزانە داعش و خەڵکەمان بینی بەڕاستی چۆن بە ئاراستەیەکی خراپە دەچوو بارودۆخەکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ناتە سەرخەت و تارەکانی ئەوان نەبوونایە. کابەتە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و کاریگەریانی هەیە و داعشی ڕاوناوە لە هەولێر دووری خستەوە و بەم شێوازانە کاری کردووە و ڕێگەیدا هەوری هەرێمی کوردستان نەوت بفرۆشی بە شێوازێکی سەربەخۆ. ئێستا لێ دەگەڕێ بۆ شێوازەی کە خۆمان دەمانەوێت یا بۆ شێوازەی کە دژە بە استراتیژیەکان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا شتێ بێتە ئارا لە ناوچەی لەناو ناونەخشەی بەڕاستی بێگومان نەخێر. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەو نیشانەی کردووە بۆ خۆی کردوێتی بەڵێ لەگەڵ ئێمە هەنێ مەبادی و هەنێ شتی ئێمە هەیە لەگەڵ ئەوانە هاتوتەوە، بەڵام ئەوەی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەوێت ئەوەی کە بریتانیا دەیەوێت بریتێ لە شەڕی داعش بریتێ لەوەی کە بارودۆخی ناوچەی خوڵاتی ناوڕۆز بە ئاراستەیەکە کە خۆیان دانەوێت. ئەگەر ئێستا بەو شێوازەی کە ئێمە ڕۆنە ڕێفراندۆمەوە تورکیا دەڵێ هێز بەکاردێنم، ئێران دەڵێ هێز بەکاردێنم و عێراق ئەوە ڕۆژ لە ڕۆژ فشارەکانی زیاتر دو وەرەقەی زیاتر ڕادەکێشن. ئەمانە هەمویان خەتەرێکن بۆ ناوچەکەوەکو بڵێ هەمویان فتیلی حربێکی ئەهلین بە تایبەتی کە ئێستا لە کەرکووکە دەبینین. کەرکووک تا ئێستا سلمێکی ئیجتیماعی هەیە واتە لە ئاشتێکی ئیجتیماعی لەناو پێکاتەکانە هەیە نەک حیزبەکان، بەڵام ئەگەر بێت و ئەم بارودۆخە بڕوات لە 25 ڕێفراندۆم بکرێت دوور نییە حربێکی ئەهلی ناو کەرکووکە دروست بێت و تا 10 ساعتیش بەردەوام بێت. لەبەرەوە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە. هەم وڵاتی یەکگرتوەکان ئەمریکا دەرکی پێکردو، هەم بریتانیا دەرکی پێ، هەم وڵاتی یەکگرتوەکان وەکو خۆیان دەرکیان پێکردووە. بۆی ئەمان دێن فشارەکەن بۆی کەوا کورد لەم قۆناغا هیچ نەبێ ئەم بڕیارەی خۆیان تاجیلکەن بۆ قۆناغە دیتر و ئەمەش بەڕاستی دەبێت گوێ لە بگرێ حساباتی وە بکرێت چونکە بارودۆخە زۆر حساسی. ئێمە لە لێواری بارودۆخێکی نەخوازراو داین. ئەگەر بێت و کەرکووک ئێستا ئەمڕۆ حەشی شەعبی هاتوتە ناو کەرکووکەوە سبەینێ لەسەر قەڵا ئەوە حەفلە دەکرێت، دوای ئەوە 25 مانگە ڕێفراندۆمەکرێنێ هاتنی هێزی حەشی شەعبی بۆ ناوچەکە و بارودۆخە ئاڕۆسەر دەکات. ئەی تورکمانەکان بە هەمان شێوە ئەی تورکیا ڕازی نایە بۆ شێوازێکە لە کەرکووکە دەکرێت ڕێفراندۆم بۆ شێوازە بەرحاڵ بابەتە ئەم هەنگاوەی ئێمە کە ئێستا دەمانەی بینێن هەنگاوێکی زۆر مەترسیدارە و بەڕاستی حساباتی نێودەوڵەتی و ئیقلیمی ناوخۆیی بۆ نەکراوە. ئەم حساباتە نێودەوڵەتی و ئیقلیمیانە کە ئێستا هاتوون بە ئێمە دەڵێن وڵاتە زیلەجەکان بە ئێمە دەڵێن بە کورد دەڵێن وەرن ئێمە ئەم بەدیلێتان دەدێنە کە ویستەکە کورد ئەم بەدیلە وەربگرێت، ئەم بەدیلە وەربگرێت بۆی کەوا سبەینێت بیکاتە بەڵگا لەسەرەوەی کە ئێمە بۆ نمونە بۆ مودەی 6 مانگ بۆ مودەی ساڵێک هاتین ڕێفراندۆممان تاجیل کرد لەبەرەوەی کە پشتگیریمان کە فەر پشتگیری پشتگیریەکەی ڕێفراندۆمەکە خۆمان دەکەین. من قسەم لەگەڵ زۆر لە مختصین کردووە لێرە لە بەریتانیا ئەوانەی کە لە ناوەندە عیلمەکانە ئیشەکەن بەڕاستی ئەمە ڕێیان بووە. ئەگەر بێت و ئێوە ئەم ڕێفراندۆمە تاجیل بکرێت بۆی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و بەریتانیا دەڵێن ئەمە بەڵگەیەکی زۆر باشە کە بەنووسراوە بە ئێوەیان داوە سبەینێ دوای 6 مانگ کە دوای ساڵێک کە دوای 2 ساڵ دەبن فەرمون ئەوە ئێمە لەسەر قسەیەوە بۆ 2 ساڵ تاجیلمان کردو سا هیچ مبەڕێک نەماوە کە پشتگیری ئێمە نەکەن بۆی کە ئێمە سەربەخۆی خۆمان ڕاگەبگەینین دەوڵەتێکی سەربەخۆ دروست بکەین. لەبەرەوەی قۆناغێک هاتوونەتە قۆناغی دەبێت ئەم قۆناغە کە لەم 7 ڕۆژەی ماوە بۆ ئەم ڕێفراندۆمە کە برای لەسەرداوە بقۆزینەوە بۆی کەوا
بەگوێرەی ئەوەی کە زلێزەکان دێرە ئێمە بێن دانووسانە لەگەڵا بکەین دانووسانەکانشان بە هەند وەربگرێت. بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕێز کاک محمود بە بۆ چوونی ئێوە ئەو مەترسیانە چین کە ئێستا لە دەرەنجامی ئەم ڕیفراندۆمە چاوەڕێی هەم هەرێمی کوردستان و هەم ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکرێت کە لە ئەنجامی ئەوەی کە زمین سازی تاوە بۆ ئەم ڕیفراندۆمە نەکراوە بێتە ئاراوە. پێش ئەوە پێم باش بوو دوو هینم هەبێت لەسەر قسەکانی بەڕێز دکتۆر برایم لە ڕاستیە ڕفراندۆم ڕاستە شتێکی هینێکی دیموکراتیە بەڵام هیچ مەرج نییە کە تۆ پێشەوەی دەوڵەت یعنی ئەمە قۆناغبەندی نییە پێشەوەی دەوڵەت ڕابگەینی ئەبێ ڕفراندۆم بکەیت. هەموو ئەو وڵاتەیانی زۆر کەمە لە ڕەنگە لە ژمارەی پەنجەکانی دەستێک لە 200 ئەوەنە دەوڵەتە 204 دەوڵەت هەیە لە دنیای ئێستا ڕەنگە 4 دەوڵەتەکەی لە ڕێگەی ڕەفراندۆمەوە دروست نەبوو بێ باقیەکەی کە خۆی دروست کرد خۆی ئەلانەکە و دەوڵەتێ هیچ پێویستی پێ نییە ئەمە سیناڕۆیە دروستیان کردۆ بۆ هەموو ئەوانەی کەوتم شکست ئەو هەموو شکستانەی بەسەر خۆیان و بەسەر میلەتەکان هێناوە ئەمە مەمکەمەژەوی نەکەیە شەقشەقەکەیە ڕفراندۆم بە هیچ جۆرە هین نییە لە مستەلزەماتی هین نییە مستەلزەماتی دروستکردنی دەوڵەت نییە ئەتوانێت ڕفراندۆم بۆ شتی کە بکەیت وە پێشتریش بۆی کراوە ینی لە ڕاستیە پێشتر بۆی کراوە لە ساڵ 98.9 هێناوە ئێستا بە هەر نەوعێک بیکەی بە تەزویری شۆبیکە ڕەگە نەگەێنێتە لە ساڵ 70 ینی تۆ شکستە هێنی لە ڕفراندۆمەکەشە لە نسبەکەیە مەسلەی ئەوەی کە ئەوە زۆر ڕاستە کە ئەگەر تۆ هەلومەرجی ناوچەیی و ناودەوڵەتی نەخوێنیتەوە چۆن کورد هەموو شکستەکانی کە تووشی بووە هەلومەرجەکانی نەخوێنێتەوە ئاشبەتاڵ نەخوێنەوەی هەلومەرجی ناوچەیی و ناودەوڵەتی بوو دوای ئەوەی کە ئەنفالەکانمان بەسەرهات نەخوێندنەوەی هەلومەرجی ناوخۆی ناودەوڵەتی بوو یعنی تۆ هەموو ئەم هینانە مەساتی ئەم میلەتەی ئێمە لەوایە ئەو بژاردەی سیاسی کە قیادەی ئەم میلەتە ئەکا دەرس لە شکستەکانی خۆی وەرناگرێ پند لە تەجروبەی خۆی وەرناگرێ مەجموعەیەکەن هاتوون بە هەوای خۆیان بۆ مهم لەلای ئەوان ئەوەنەیە بۆ چەند ماوەی درێژ ینی ئامانج مانەوە لەسەر کورسی بۆ درێژترین ماوە بۆ بە ئامانج لەلای ئەم کلپتۆکراتانەی کورد لە ڕاستیە هیچ ئامانجێکیان نییە بۆ یەکێک لە هۆیەکانی ئەم هینە ئەم سینارۆ ڕەفراندۆمە مانەوەی بەرزانەیە بۆ ماوەیەکی درێژتر لەسەر کورسی حکومڕانی هەمومان ئەمە ئازانین ئەوەی کە ئێمە چەند زەرەرەکەین بە تەرکیز بکەمە سەر کەرکووکە ئێمە ئەگەر کەرکووکمان واز لێ بهێنایە کە لەم ڕەفراندۆمە ئەیدۆڕێنین ئەگەر کەرکووکمان واز لێ بهێنایە لە گفتوگۆی ساڵی 1970 لە زیاتر لەمەی کە ئێستا لەم سێپارێزگایە هەمانە بەدەستمانە هێنا لە 1970 مفاوەزاتی 1970 شۆڕشی کورد لەگەڵ حیزبی بەعسا و 92 بۆ 93 بەرەی کوردستانی لەگەڵ حیزبی بەعسا حیزبی بەعس حازر بووە لە بەشی خۆرهەڵاتی ناو شاری کەرکووکیشمان بداتێ بەرەو ئەملاوە ئەو کورد ئەو زمانانە پێ ڕازی نەبووە ئێستا تۆ ئەم ڕفراندۆمە هەموو ناوچە جێناکۆکەکانی پێدۆڕێنێ با تەرکیز بکەمە سەر ئێستا ژمارە دێمێ جارێ یەکێک لە با بینە سەر ئەوەی ڕێکاری هینە لۆجستیکی چیان کردووە مووسڵ و کە دوو پارێزگای حساس زۆرترین ناوچە جێناکۆکی ئێمە کەوێتە ئەو ناوچانەوە بریتین لە مووسڵ و کەرکووک مووسڵ و کەرکووک ئۆفیسی کۆمیسیۆنی لقی کۆمیسیۆنی سەر بە ئەمەی هەرێم کە لە مووسڵ و لە کەرکووکە 4/9 یعنی 15 ڕۆژ لەمەوە پێش ئەمڕۆ هەژدەیە چواری لێ دەکە 14 ڕۆژ لەمەوە پێش ئۆفیسەکان فەرمانی دەست بەکاربوونیان بۆ دەرکراوە دوێنێ ئەو ستافەی کەرکووک بە دوێنێ راپۆرتێکیان داوە بە کۆمیسیۆن ئەڵێ لە ماوەی ئەو 14-15 ڕۆژەی ڕابردووە ئێمە توانیومانە لە سابیستی هینەکانی خۆمان مستەلزەماتی خۆمان تەمین بکەین 7 ڕۆژی ماوە تۆ ئەو 7 ڕۆژەی کەش بڵێ لە سابیستی کەش یعنی بۆ بە لە ساچل لە ساچلی ئیمکانیاتی بۆ بسەپەرشتیکردنی ئەم ڕەفراندۆمە تەمینە بێ لە کەرکووکە کەرکووک گەڕەکە کوردیەکان شۆڕیجە بزانم چەند گەڕەکە ئەبینەوە چەندی ئەدۆڕێنیت
گەڕەکە کوورنیشەنەکان کە پاک کوورنشینە ڕەحیماوە هەیە شۆڕیژە حوریە و ئیسکانی هەیە 292,042 دەنگ لەم گەڕەکەی کەرکووکە هەیە بەڵام لە ناوچە تێکەڵاوەکانی پارێزگای کەرکووکە کە بریتە لە داقۆق دبز ڕێگای بەغا قۆریە و ئەلماس قاسیە و ڕاپەڕین ڕووناکی لەیلان پردێ خاسە مسەڵات تسعین عرفەی عەمەل شەعبی واستی و عەسکەری 505,196 دەنگی تایە کورد لە هەڵبژاردننی 2004 کە لە راپۆرتەکە ئەڵێ باشترین دەنگ کورد هێنابێتی لە هەڵبژاردننی 2004 هێناوێتی لەو ناوچانە ئێمە 1,661 دەمان هێناوە یعنی لە 18 دەنگی ئەو ناوچانەمان هێناوە کورد بەگشتی لە پارێزگای هەولێرە یەک لە پارێزگای کەرکووکە لە هەڵبژاردننی 2004 کە مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستان راپۆرتی داوە بە سەرکردایەتەکەی خۆی یاوێتی بە مەسعود بەرزانی ئەو ڕۆژەی کە چووەتە کەرکووک 3 ڕۆژ لەمەوە پێش راپۆرتەکە یاوەتە دەستی ئەڵێ باشترین حاڵەتی هەڵبژاردن دەنگ کورد لە پارێزگای کەرکووکە هێنابێتی هەڵبژاردننی 2014 ئێمە 310,703 دەنگمان هێناوە لە چەند لە 992,736 دەنگ یعنی یەک لەسەر سێ یعنی لە ساڵ 33 یعنی ئەگەر لە ساسەی کوردیش بڕوا لە ساسەی کوردیش بڕوا و تەزویریش بکەن ئێمە هەر نایبینەوە ئەمە بۆچی ئەەکەن هین عینەن حاڵی هەیە لە نێنەوە زۆر ئاڵۆزە و ئەوەی دکتۆر وتی زۆر ڕاستە قابلی ئەوەیە ئەم ناوچە جێناکۆکانە ئەم ناوچە تێکەڵاوانە کە زۆرینەی هەرۆزۆرەتی چواردە ناوچەی تێکەڵاوە لە کورد و عەرەب و تورکمان ئێمە چوار هینمان هەیە چوار گەڕێکمان هەیە لە ناو کەرکووکە کە هەمووی کوردە و ڕەنە لەوێ بتانی تۆزێک ئازادی هەبێت دەمدەی لە باقی شوێنەکانی کە قابلی ئەوەیە پێکدادان دروست بێ و بێژگەلەوە دەنگی تایبەت دەیان هەزار پێشمەرگە و پۆلیس و ئەوانە لە دەرەوەی کەرکووک براون دەنگی تایبەت چۆنە دەنەمانە یەک شتم ماوە بیڵێم ئەم راپۆرتەی کە کۆمیسیۆنی لقی کەرکووک کە داوێتی بە هەولێر ئەڵێ ئێمە هەتاوەکو ئێستا نە سجلمان حازر کردووە نە شوێنی دەواممان هەیە نە ڕاهێنانمان کردووە هیچیان نەکردووە ئەچن بۆ ڕێفراندۆمیش دواتر دەگەڕێم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 18 مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان.
سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بەسوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بەسوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بەسوودە بە ئەوکردنی قورگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بەسوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بەسوودە بۆ ئازاری سووری مانگانە کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا ئیبراهیم ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لە ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد بۆ ئەوەی کە ئێستا لەگەڵ مەسلەی ڕیفراندۆم نییە و ئەمڕۆ دووبارە وەزیری بەرگری بەریتانیا کە سەردانی ئەولێری کردووە داوای دواخستنی ڕیفراندۆمی کردووە هەر ئەمڕۆ نەتەوەی گرتوەکان داوای هەڵوەشانەوەی پرسێ کردەوە پێشتر ئەمریکەکانیش داوای دواخستنیان کردووە یعنی بەڵام ئێستا ڕەنگە ڕێک بڵێت ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتی گرنگە بەڵکو بڕیاری خەڵکی کوردستان گرنگە فعلەن ئێمە گرنگە ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ مەسلەی سربەخۆیی بەێگومان ڕێی کۆمەلگەی نێودەوڵەتی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی اعترافکردن بە دەوڵەتەکە و ڕێکاری یاساییەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر تۆ پشتگیرێکی نێودەوڵەتی نەبێ ئەگەر پشتگیرێکی اقلیمی نەبێت چۆن ناتوانانی وەکو دەوڵەتێک ئیش بکەی و چۆن ناتوانانی وەکو دەوڵەتێک ئەو شتانێک کە دەوڵەت پێویستێتی جێبەجێ دەکەی خۆ دەوڵەت تەنها ناوێک نێ وەرزی بکەیتەوە ئەگەر تۆ بێت و دەوڵەتانی اقلیمی دەوڵەتانی نێودەوڵەتی اعتراف پێنەکە چۆن دەبێت ئەمە بەڕاستی خاڵێکە ئێمە دەبێت زۆر باش بیزانین بەڵێ یەکگرتووی خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێمە هەموو کوردێک حەزمان بە دروستکردنی دەوڵەتە و دەوڵەتێکیش دەبێت لە ئایندەدا هەر دروست بناوی دەوڵەتی کوردستان بێ کورد خاوەنی کیانێکی سەر بەخۆ خۆی بێ ئەم بەڕاستیان دەبێتە دی بەڵام کێشە لەوای ئەگەر ئەمێک ئێمە دەمانەوێت ئێستا ئەمە 100 ساڵ ئێمە داوایەکەی بەڵام ئاستی ئیقلیمی و ئاستی ناوخۆی و ئاستی نێودەوڵەتی لە مەساڵحمان نەبووە بەڵێ ئێمە ئێستا دەڵێن ئەگەر بێت و لە ناوخۆی خۆمانداگەر یەک بین بەڕاستی ئەو یەکبوونەش کە ئێستا وجودی نەچووکە دابەشکارێکی تەواو هەیە یعنی بەڕوونی دەبینرێ ئەوەی کە ئێستا کە ئەو هەڵمەتی بانگەشە دەکرێت بەڕاستی لە سنووری هەولێر و سلێمانیە باید دەگاتە کەرکووک ئەوە حەو ڕۆژی ماوە لە سنووری زۆنی نیلی و زۆنی ساوز هەر هیچ وجودی نیە نە لە سلێمانی نە لە ڕانێ نە لە پارێزگای هەڵەبجە نە لە کەلار ینی بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی بابەتێکی ترە ئەگەر تۆ بێت دەوڵەت بۆ ئەمە دروستەکە ئێمە حەو ڕۆژی ماوە بۆچی وجودێکی بانگەشەی ئەم سەر بەخۆی لێرە وجودی کابەتەمە دابشکارێکی ناوخۆییش هەیە بەدەر لەوەی کەمە لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیریمان بۆ ئەم بابەتە نییە بەهەرحاڵ لەسەر ئاستی ناوخۆییش یەکبوو یەکگرتوونی لەبەرەوە ئەمەش وەڕاستی کارەسات دروستەکە کاتێک کە تۆ داوای پشتگیرێکی نێودەوڵەتی دەکەی و حساب و پشتگیرێکی نێودەوڵەتی ناکەی لە ناوخۆشدا دابشبوو بیت ئەگەر ئەمە ئێستا یەکگرتوونێکی خاکی هەرێمی کوردستان هەبوایە ئەگەر ئێستا ئەمە یەکگرتوونێکی گەلی کوردستان هەبوایە و هەموومان یەکگرتوو بووینە لەسەر ئاستێ لەسەر پرۆسەی سیاسی لەسەر بابەتە سیاسیەکان لەسەر قەزا سیاسیانە کە ئێستا خلافێکی گەورەی نێو حیزبە سیاسیەکانەوە کۆمەلگاچی دابش کردووە بەڕاستی ئەو کاتە دەمانتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە کۆمەڵی مەغامرە هەیە بیکەین و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و نەتەوەی یەکگرتووەکان و فەڕەنسا کە قسە لەسەر کورد و بەریتانیا کە ئەمڕۆ نوێنەرەکەی بوو ئەمانە هەمووی
بیان قسە و گفتوگۆی جدی لەگەڵا بکەین بەڵام کە ئەمە وجودی نییە لەسەر ئاسینە دەوڵەتیش پشتگیریمان ناکەن بەڕاستیمە دەبێت ئەم حساباتەن لە یەک بدەینەوە لەسەر ئاسینە دەوڵەتی کە وجودی پشتگیرێکی تاو نیە مەترسی بۆ ئەم پرۆسەیە دروستە بێ مەترسیەکەش شخصێک کە حملی ناکات دوای بەرئەنجامەکەی ئەزانێ مەترسیەکە چێ دوای قوربەسەرەکە بۆ خەڵکی ڕەشوڕ دەمێنێتەوە کاکە چ بەرپرسێکی ئەم وڵاتە لە کێشەکانە لە ئەزمەکانە دووچارە مەترسی بۆ کە هاوڵاتێکی ڕەشوڕوتیە و وڵاتی ئێمە تووشی دەبێت هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان دنیای دەردەسەری مەیلەتیان بینیوە دنیای قوربانیان داوە و بەرپرسەکان بەردەوام لە پێشەوەی ئیمتیازەکان بوون و لە پێشەوەی ئەوستانە بوون و لە کاتی کارەساتی شەعەوان هیچ باکیان پێ نەبووە و کەمترین زەرەریان بەرکەوتووە بەڵام خەڵکی ڕەشوڕوت زەرەرەکە بەردەکەوێت سمێنێ شەڕ دروستە بێ لە کەرکووک کاکە خەڵکی کوڕی فەقیر وەژار دەکوژێ برای من و تۆ و خەڵکی ئەم وڵاتەیە خۆی شەهید دەکرێت و دەکوژێت لە پێناوی برارێکی سەقەتە لەبەرەوە لە کاتی ئێستادا ئێمە پێویستمان بە عقلێتێکی سیاسی گەشەکردووی مۆدێرن هەیە کە ئەم بارودۆخەنێ و دەوڵەتی بخوێنێتەوە خوێندەوەی ئەم بارودۆخەنێ و دەوڵەتیە بەڕاستی خزمەت بە هەم خەڵکی ڕەشوڕوت دەکات هەم بە پرۆسە سیاسیەکە دەکات هەم بە داهاتووی ئەو دەوڵەتەشەکە ئەنی ئێمە بەڕاستی مەترسیەکە لەسەر بەرپرسێکی سیاسی نییە مەترسیەکە لەسەر بنەماڵەیەکی سیاسی نییە مەترسیەکە لەسەر حیزبێکی سیاسیش نییە مەترسیەکە لەسەر گەلی کووردە پرۆسەیەکی سیاسی دەستی پێ کردو ئەم پرۆسە سیاسیە گەشەی کردو گۆندانی زاراج لە کتێبی تازترین کتێبی خۆیان بەناوی دیموکراسی دەڵێ کوردستانی عێراق یەکێکە لەو ناوچانەی کە لە بەشەکانی تر زیاتر ئامادەگی هەیە لە داهاتوودا بێت بە دەوڵەت بەڵام نەگەێستا و هەروەها باس لاوەش دەکات چەندان باسم کردو من باسی ئەو شتان دەڵێ ئێمە وەک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناوچە دژەفرینمان بۆ دروست کردوون براری 1688مان بۆدان پارێزگاریمان کردن و ئەوان هاتن بینایی خۆیان کردو تووشی شەڕی ناخۆش بوون بە هەمان ئەو خۆناغانەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری ئەم قەزیانەی کردو سا تۆ بێ حساب وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەکەی حساب بۆ ئەو هێزە نەکەی کە پشتگیری تۆی کردو کە بگەی بە ئەمڕۆ و حساب ئەو هێزە نەکەی کە عێراقی داگیر کردووە بۆ مەرامی سیاسی بۆ ستراتیژیکی خۆی ئەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سبەی تۆ بێکارێکی وا بکە ئەی ڕنگدانەوەی چییە بێت ئەن تۆ یەک نمونە بێن بۆ یعنی لە ساڵەکانی حەفتا مەلیک فەیساڵ نەوتی ڕاگرت بۆ ئەوروپا بڕوا مدەیەک پاشان ئەزمەیەکی گەورە لەسەر ئاسی جیهان دروست بوو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەو کاتا هیچ ڕنگدانەوەیکیانەوە دانوستانیان کرد و کێشەکان حەل کرد لەسەر قەزیە فەڵەستین و حەربی ئیسرائیل عەرەب و ئەم شتانە بەڵام پاشان لەناو بنەماڵەکەی خۆیان کەسێکیان بۆ دروست کرد و کابرایان مەلیک فەیساڵیان کوشت یعنی بەڕاستی ئەمە کارەساتێک ئەگەر ئێمە بێت و بڵێ وڵا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هیچ حسابێکی بۆ ناکەی وڵا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کارەساتە ئەگەر بێت و حسابی بۆ نەکە لەسەر ئاسینە و دەوڵەتی کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خۆ نایەت کۆمەڵێک حساباتی ورد هەیە بڵێ ئابم شێوادە تۆ مامەڵە بکە تاکو من لە داهاتوو ئاوکەم ئەو دێ مؤشراتی دەداتێ دەڵێ ئێستا کاتی نییە لێگەڕە بە عەبادی دەرچێت لێگەڕە 6 مانگ ساڵ 2 ساڵ ئەم پرۆسیە پشتگیری کە ئێمە لە نەتۆ یەکگرتووەکان پشتگیری دەکەین کاکەمە ئەمە بارودۆخەکە بە ئاراستێکی باشە بە بەڵێ سپاس دەکەین بەڵێ سپاس دەکەین دواتر گەڕینەوە وڵاتان مامۆستا کاک محمود ئەگەر بڕێم بەڕێز ئێستا بەڕێز پێ وایە کە ئەم ڕیفراندۆ کە زەمینە سازی بەتایبەتی نەکراوە ئەگەریەوەیە کە ئێمە جگە لە مەترسێکە بۆ سەر ناوچە جێناوەکان بە تەواوەتی بە کەرکووکیش لەدەست بدەین بەڵام ئێستا باس دەکرێت بۆ نمونە پێشتر باس دەکە ئاماری وزارتی بازرگانی بۆ نمونە لە کەرکووک ڕێژێک و لە 152 عەرەب و تورکمانەکان لە 148 نیکول زیاتر هاتۆ مرکزی قەزای وەرگرتووە تۆ ئەگەر بێتە سەر ئەوە سبەینێ ئەگەر ئەم ڕەفرادنەوە بەشێکە کە هیچ هینێکی نییە یعنی لە ڕووی قانونی نیشتیمانی و قانونی ناودەوڵەتی و هیچ نرخێکی نییە بەڵام کە تۆ بە مسۆگەری من پێم وایە ئەیدۆڕێن تەزویریش بکەن هەر ئەیدۆڕێنن یا بەڵێشی ئەوەنە لاواز ئەبێ کە هیچ شەرعیەت ناداتێ ئەتوانێت بێت تۆ ڕەنگە لە قەزای مەرکەزا بۆ نمونە لە قەزای مەرکەزا بیبیتەوە دوایی بە هەموو قەزا و ناحیەکانی دەوری کەرکووکە دۆڕێنێواڵە ناو شارەکەی تۆی و دەرەوەی ئیتر کە نەوتەکەش ئەمان شەڕی نەوتەکەی کەرکووکیانە لە ڕاستیە هیچ نرخێ بۆ ئینسانەکان دانانێن لەم هەرێمە ئێمە دەرکە و ئەم کلپتۆکراتانەی کورد یعنی هەموو میلەتەکە بە بیرێنەوە ناگۆڕنەوە ئەمان شەڕی ئیمتیازاتی تایبەتی خۆیانەکەن شەڕی ئەو شوێناناکە نەوت و غاز و ئانیتیایە بیبەن وەکو هەنێ لە عائیلەی خەلیجیەکان بۆ خۆیان ئیتر مەدەل حەیات پێی بژین و پێی دەوڵەمەند بن
ئەم بێژگەلەوەی کە ئەوەی دکتۆر برایم باسی کرد ئەمانەی ئێمە کە هاتوون سیناریۆ ڕفراندۆمیان هێناوە چەکێک بەرکار ئەهێنن کە خۆیان نیانە باسی قیەمی غەربەکەن باسی دیموکراتیەکەن تۆ لێرە دیموکراتی کوشتووە پەرلەمانت داخستووە لەسەر وتارێک دەمانچانەی بە ناو دەمی گەنجەوە ئەیکوژی خەڵک ئەفرێنی زیندانی نەهێنی هەیە ئازادی و کوشتووە هەرچی قسە ئەکا یا بێ بە پیاوە بە پارەی نەوت ئەیکڕیە ئەیکوژی یا ئەڵێ خۆیان نێجار توانە ئەوانەی کە وەکو ئێمە بیر ناکەنەوە لەم هەرێمە بڕۆن بەجێ بێڵن ئەوە لە سایه حکمی ئەمانەیە هەموو ئەو گەنجەکان ئەوەتانت ئەو مەساتی ئەو هەفتەیە کە مەساتی ئەو 130 کەس لە سلێمانی و ڕۆشتون لە تورکیا تەسلیم براون بۆ ناوچەکانی داعش و لەوێ ئەوانە گیریان خواردەوە یعنی تۆ وەزعێکی خوڵقانەوە حتا ئەوەی کە دکتۆر برایم ئێڵێ ئەگەر ئێمە هەموو حیزبەکانیش ڕێک بین لەسەر ئەوەی هەمومان یەک ڕئیمان هەبێ هەمومان سوور بین لەسەر ڕفراندۆم هەمومان ئیشی بۆ بکەین هەمومان پیرۆزبایی لێ بکەین ئێمە هێشتا فەشە لەهێنین چونکە ئامرەزەکانی تری مقاومەمان نییە ئێمە هێزێکی بەرگری نیشتیمانیمان نییە هیچ دەستگایەکی نیشتیمانیمان نییە ئابووری نیشتیمانیمان نییە توانای خۆژیاندنمان نییە بۆ یەک هەفتە هەتا ئاو خۆمان خاوەنی نین ئاوی خواردنەوەش ئێمە بێجگەل لە هەوا لەم هەرێمەیە کە ئەگەر بکراتە قوتوو حکومڕانەکانی کورد ئەویشانە کردە قوتوو بە پارە پیان ئەفرۆشین بێجگەل لە هەوا کە خوا بەرهەمێکی خواییە و هەناسەی پێئین هیچ شتێکی کە ئێمە ئیکتفای زاتیمان نییە لەم هەرێمەی ئێمە لەبەر ئەوە هەمووشمان ڕێکبین ئێمە دەرەقەتی ئەوە نایەن کە بچین تەحەدای حکوومەتی ئیتیحادی کە ئێستا حکوومەتی ئیتیحادی یەک ساڵ لەمەوە پێش هەموو دنیار لێ ڕائەکرد ئەوەتانێ چەند مانگە هەموو دنیا ڕائەکایەت بۆ بەغا هەموو دنیایەت پشتیوانی لە بەغاکە بەعکسەوە ئێمە لە وەختێکە کە حکوومەتی ئیتیحادی لە وەختێکە ئەمانتوانی دەوڵەت ڕاگەێنین شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی نەبووایە بەریتانیا فەرەنسا ئەمریکا من وەختی خۆی وتارێکم هێنا لێکۆڵینەوەیە نووسیومە لە 94 بڵاوم کردوتەوە باسی هینەکەم ئایندەی کوردم خوێندۆتەوە باسی ئەوەکەم هینم هێنا لەو کاتەیە کۆبنەوەیەک چاڵقۆڵی ڕوویاوە لە ساڵی 94 لەبێ تانسۆچیلە ڕئیسی وزرابووتەیە بەشدار بوو لە تورکیا لەگەڵ مەجموعەیەک لەگەڵ ئەو سێ دەوڵەتی ناوم هێنا لەگەڵ مەجموعەیە خوبەرایە لەو ڕۆژانەیە کە هێشتا شەڕی ناوخۆ دروست نەبوو بوو غەرب بە تەمام بوو دەوڵەت بۆ ئێمە دروستکە یەکێتی و پارتی هاتن بە شەڕی ناوخۆ هەرچی دەوڵەتان بۆیان بیناکردبووین هەمویان ڕوخان ئێستا پارتی یەتەوە پارتی و یەکێتی ئەو گروپەی لە ناو یەکێتیا کە ڕدووی مەسعود بارزانی کەوتون ئەیانەوێ هەموو ئەوانەی لەو ساڵانەیە بە قوربانی خۆمان و بە پشتیوانی غەرب کۆمان کردوتەوە دیسانەوە لە پێناوی شەقشەقەکەی کابرایە بۆ ژێرکردنی هەمووی دابنین لەبەر ئەو ئەمانە لە ڕاستیە ئەوەنەیان شکست بە ئەم میلەتەی ئێمە بەسە زمانە ئەژینا ئەبێ بچنە سەر ئەو جادە تا شار بە دەریان نەکەم نەهێڵن لە وڵاتەیە بژین ئەمە 50 ساڵە شکست لە دوای شکرد بەسەر ئەم میلەتەی ئێمە ئێهێنن ئەم میلەتە قوربانی نەمان نەیا شۆڕژ نەمان نەیکا مەساد نەبوو بەرگەی نەگرێ بۆ چییە؟ بۆ ئەوەی ئەم دز و جەردانەی چەتەکانی حکومڕانی کورد بێن خۆیانی پێ دەوڵەمەندکەن پارەی نەوت ئێستا داهاتی هەرێمی کوردستان ساڵێک لەمەوبەر سەرۆکی حکوومەتەکەی ئەو حکوومەتەی کە من بڕوان پێی نییە هەبێ لەگەڵ جێگرەکەیە بە نوێنەرەکانی کورد لە بەغا وتیان ئێمە ماگانە ئێمە هین بۆ قانونی موازنە هاتبوون مناقەشیان کردبوو وتیان ئێمە لە ملیارە زیاترمان هەیە حکوومەتی اتحادی ئەگەر ملیارە زیاترمانەتی ئەنجا ئێمە ڕازیە بین ساڵێ لەمەوە پێکە نەوت بە ئەمە تاواکەم نەوت سیعری لە بینی 25 بۆ 30 دۆلارە بووە ملیارێک داهاتی ماگانیان هەبوو ئێستا گەیشتۆتە 55 ئەگەر ئەمان بە هینیش بە 10 دۆلاریش کەمتر بیفرۆشن لە بازاڕە ئەکاتە 45 یعنی دووقات بووتەوە ئەمان ئەبێ داهاتەکەیان ئێستا دووقات بووتەوە ڕوبع موچەشیان پێ نایرێ خۆ ئەمە نییە پارەکە نەبێ ئەی دزن ئەم دزانە چۆن دەتوان دەوڵەت دروستکەن بەڵێ سوپاس دەکەم ماوەستا کاتمان کەم ماوە سەبارەت بە مەسەلەی ئەو گوێنەگرتن لە کۆمەڵگەی نێودوڵەتی کە ئێستا سەرکردەکانی کورد گوێ لەم داوای کۆمەڵگەی نێودوڵەتی نەگرن پێ دوای کارتی ڕیفراندۆمەکەش دەسووتێ ئەوەیە کە ئەم ڕیفراندۆمە دوایی شەرعەتی نابێدانی پێدانانێن پێویستە لە ئێستادا گوێ لاوان بگرن و گفتوگۆ لەگەڵ بەغداد بکەن؟ هیوادارم کورد گوێ لە
ئەوە بگرێت کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا و بریتانیا و گرتوەکان و فەڕەنسا و ئەمانە داوایەکەن و دانوستانە لەگەڵا بکەن و بگەونە ڕێککەوتنێک بۆیکەوە ئەو نەهامەتە بەسەرگەری کوردان نێنن و بۆ ئەو چانسێک کە لە بەدەستمانەیە بۆ کامە دەوڵەتێکی سەربەخۆ خۆمان هەبێت بارە دەچی نەدەین چونکە ئێستا وڵاتی گرتوەکانی ئەمریکا و زرێزەکان پشگیریمانەکەن بۆ یەکەمە لە داهاتوە دەوڵەتمان هەبێت وەگەر بێت ئەمە سەرڕۆیە بکەن و بەڕاستی گوێ بە ئەوان نەگرن و ئەوان حساباتیان بۆ نەکەن دوور نێرە داهاتوشدا ئەوان لە دژی ئێمە هەڵۆ زۆر بگرن و ئەو دژایەتی ئێوەش بێتەوە ئێوە لە باربردننی پرۆسەیەکی سیاسی کە 100 ساڵە و خەڵکە قوربانی بۆ ئەدا و هیوادارم ئێمە لە داهاتوویەکی نزیکە دەوڵەتی سەربەخۆ خۆمان ببینین بەڵام بەو میکانیزم و بۆ ئالێتەنا کە بەڕاستی حساب نەکردنە بۆ ناوخۆ حساب نەکردنە بۆ ئیقلیم دەوڵەتانی ئیقلیم حساب نەکردنە بۆ نێودەوڵەتی و حساب نەکردنە بۆ بارودۆخە سیاسیکە لە ناوچەکە دەگوزارێ و حساب نەکردنە بۆ خەبات و قوربانیدانی گەری کورد و بەڕاستی بێتە هۆی ئەوەی کە ئێمە لە داهاتوویەکی نزیکدا و دەی ساڵێکی تر ئەوەندەی تر بتوانین دەوڵەتێکی سەربەخۆ خۆمان هەبێ بۆ شێوازەی کە ئێمە کەمترین زەرەر دێن و زۆرترین قازانج بکەین بەوەی کەوا ئێستا لەسەر ئاسمی دەوڵەتی دێن دانوستانەکەن داوا ئەکەن بە شێوازێ بێت کە ئەوان چاودێری بکەن و لەژێر ئەوە هینی ئەوانە بێت چاودێری بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم محەممەد ماوسەی زانکۆ کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز محمود ڕەزان ناوی پەرلەمانی عێراق کە لە سودوی سەرەکی لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ